حەزەکەم دەلادە بێنم بۆ دایکم. چۆنی؟ باشی ناو چییە؟ یاران یارام لە پۆلیچەنی؟ دوو کتێب وەرگرت؟ ئەروەڵا چی وەرگرت؟ ئەوڵا کتێبی زانستە کتێبی بیکاری و کتێبی ئینگلیزی. جوان بوو کتێبەکان؟ ئەروەڵا حەزی لە کامیانە؟ وڵا حەزم لە زانست و بیکاری. بۆچی زانست و بیرکاری؟ ئەکە چووکە ئاسانە بۆ من. ئاسانە بۆ تۆ؟ باشە بیرکاری قورسە کۆ ئاسانی لە شوایە؟ با حەزم لێزی. باشە هەموو ساڵی تیا دەچوویت؟ ئەروەڵا ئەوە لە سوورکە هەمووی نۆم هێنا. ئەوە نا ئەروەڵا ئەم ساڵ بەتەمای چەنەمی؟ وڵا حەوسە ئەتەوێت چەنەم بی ئەم ساڵ؟ ئەمە حوتم بم. بۆ حوتمە خەڵک حەزەکە یەکەم بێ. حەزەکەم دەلادە بێنم بۆ دایکم. دایکت دڵی خۆشەوە کاتێک داهێنی؟ ئەروەڵا دایکمەڵێ ئەڵێ خوا پیرۆز بێسە دڵخۆشم. ئەوە ناو چییە؟ ئارۆس ئارۆز لە پۆلیچەنی؟ سێ ئەم ساڵ بەتەمای یەکەم بی؟ ئەروەڵا چوانەیەکە حەز لێیە؟ وڵا کوردی بیکاری. کوردی بیرکاری؟ ئەروەڵا ئەی کتێبەکانە جوان بوو کە وەرەگرت؟ تەرۆرمان نەگرتووە. تۆ وەرنەگرتووە؟ ناوەڵا چۆنی تۆ؟ بەڵێ چۆنی ئەڵێم؟ باشم وڵا لە پۆلیچەنی؟ دەرەچم بۆ سێ. دەرەچی بۆ سێ؟ بەڵێ. ئەوەرە. زیریشی لەوانەکانتە؟ بەڵێ خۆش بووە قوتابخانە کرایەوە؟ بەڵێ زۆریش. زۆریش؟ بەڵێ چەندەم بووی ساڵی ڕابردوو؟ دووەم بووی؟ بەڵێ. ئەم ساڵ بەتەمای یەکەم بی؟ بەڵێ هەر زۆریش. دڵخۆشت لێوە بەکردنەوەی قوتابخانە؟ بەڵێ بەڵێ هەمووتان؟ بەڵێ بەڵێ دەستا خۆش بێ و تەمە درێژ بن. خۆش بی.